سڵاو و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێت ئەزیزانی من بەرنامەی بەخشندەیی بەخشین بەردەوامە لە هاوکاریکردن و سەردانیکردنی ئەو خێزانانەی کەوا پێویستیان بە هاوکاری و یارمەتی و دەستگیرۆیە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانی پیرۆزدا. ئەمڕۆ وەکو دەزانن بەخشندەیی بەخشین بەردەوامە لە هاوکاریکردن و یارمەتیدانی خێزانەکان و شار بە شار و شوێن بە شوێن دەگەڕین. ئەمڕۆ لە ناحیەی تێکین لە بەردەم دەرگای ئەم خێزانەدەنگ کەوا لە پشتی ئەم دەرگایەوە چیرۆکێکی زۆر ناخەژێن و کاریگەر هەیە کەوا ئێمە دەمانەوێت لەگەڵ ئێوەی بەڕێز چیرۆکەکەیان بزانین بارودۆخی ژیانیان چۆنە و لە چ دۆخێکدان. ئەم خێزانە بەڕێزە وەکو ئێمە و دەزانین لە دەستگای خێرخوازی بەخشینەوە سەردانی هەر خێزانێک دەکرێت پێشوەختە سەردانیان دەکرێت، هەروەها لێکۆڵینەوە دەکرێت کە ئاخۆ ئەم خێزانانە چۆنن تا چەندێک پێویستیان بە هاوکاریە نەخۆشیان هەیە یاخود هەر پێویستێکیان هەبێ ئێمە بە پێی بارودۆخ و ژیان و پێویستەکانیان هاوکاریانەکەین. ئەم خێزانە بەڕێزە دوو خاوەن پێداویستی تایبەتیان هەیە، نەخۆشیان هەیە و بارودۆخی ژیانیان باش نییە، بۆیە لەگەڵمانابن تاکو گوێبیستیان بین و کەمێک جەردەدڵ بکەین لەگەڵ ئەم خێزانە و چیرۆکی ژیانیان بزانین. سەلام عەلەیکوم، باشی دایکیان، سەلامەت بیت، تۆ باشی تەندروستی و باشە؟ ئێوە باشن، چۆنی مامەگیان؟ ئەحواڵە تەندروستی و باشە؟ زیێتماندان ڕەبی خوا پاداشتان دەساخەوم دەستم ماچەکەم سەلامەت بیت، زۆر سوپاس، ئێوە باشن. ژیانمان نییە، پارەمان نییە، ئەو کسەمەوتانە دەور حەوت ساڵە بێ کتابی بۆ کراوە بۆ دەرەوەی وڵات بە حەقی قورئانی خزدارمان نەبوو ڕۆڵە ئەرە بەخوا دەستمان کوڕە ئیشکەرمان نییە. بەڵێ ئەی وتت ئەمە خانۆکەتان هەمووی تەڕەشوعەیە، گەشتی تەڕەشوع هەر لە بان و لە خوار بەخوا کوڕێکمانە بانەوە دەیتیایە ئەخەون ئەوی دایانیوە شەو ڕاکە خواردی هەتا قەرێوەڵەکەم ئاو هاتبوو. بەڵێ ئارە بەخۆتی لە ستەبەکەەوە ئاوە دانجا دەبێ ناو کارە باکەش ینی فیزیە کە پڕ بەم ناو ئاگری فڕێدا بەخوا شەش حەوت جەچم بگیاوە ئاسیانەمان وتمە خەریکە ئاگرمان تێبەر بێ وتی ئاو چۆتە ناوی ئارە بەخوا گەشتی زگی دا گشتی گوپی کردە ڕۆنم خانووە ئەی لە زستانە چۆن بەخوا حاڵ بەخوا ڕەنگە سێ فەس چوار فەرسم لێ پارچە پارچەکەن فڕێم دابێ لەم جێ دەسوپایە لە بانەوەی خلە دوان لە بانە خۆم چاوم تەواو نیە نەخۆشم ئارە بەخوا لەم ناوخانەوە داڕزام عیبم نەبخواوەکی لاتمێر هین تەڕەشوع ئەم خانووە دە ساڵاوە تەڕەشوع دە ساڵ ئارە بەخوا زیاترە نەکەم هەر لە حەمامە قابەشم نەمەقسەلێ دەسۆرینمانێ نە هین قابشۆرینمانێ هەرچێتێ بخوا تەریقەبمەوە خزم و کەسم نامێنەوە جار وایە تێن ساعتی دانشن شێ نامێنەوە قەت ینی شوێنی قاپشۆرین شتان هەبێت لە دەرەوە لەنەوە حەمام هە لەناو حەمام حەوشە خوای زانی ئاشلیێنم ئێواران ئەچم بەکتی یاو تێن مەژوورەوە ئەی ینی قورس نییە بۆ تۆ ئەم هەموو هاتوو چۆیاکەی لێرە چێژ لێ لە دەر فەقراتم ژانە قاچ قولم تەواو نییە بەرە بەخوا ئەمەە لە نائیلاجیان بەپاوە سێ چوار سەر خێزدانێن ڕۆڵە مامەگیان پێمان بڵێ تەندروستی و چۆنە نەخۆشی خۆتیش نەخۆشیێکی ترڵ چاومانی وا دەبانی نازانم چی دەبانە چاوم باش نبینێ کەمە بینێ وەلا نازانم ئەلێ توو دەبانە نازانم توو ببان چاوماکە ئەی تۆ خۆت ئیشەکەی بۆ ماڵەوە نە بەخوایشم پێ ناتوانی نەوەڵ ئەی چۆن بژێوی ژیانتان دابینەکە چۆن پێویستی ماڵەوە کڕن وەڵی ئەڵێم خەڵک بانەمان دینێ عیبە و هەرت مەجبورەوە بەخواوە جێەکەم بەڕوە ئەجیوە سەیریکە ئەی داواکاری چییە لە خێرخوازان وەڵی گەلێ مەمنوو خوایەکەتان مەمنوین ئێوەم چێکمان بۆ بکەن واللهی بە من خوا و مەمنووم ئێمە خوای گەورە ڕەحمتان لێ بکە یا ڕەبی بچنە بە حەشر ئەزیزانی من ئەمە بەشێکی چیرۆکی ئەم خێزانە بەڕێزە بووکەوە لە دەمی ئەم داحاجیە و مامەوە گوێتان لێبوو. ئێستا چیرۆکی ئەم خاتونە بەڕێزا کە لەم خێزانەیە
پێویستی بە چیەوە هاوکاری و بارودۆخی ژیانی چۆنە لە دەمی خۆیەوە گوێمان لێ بێ و کەمێک گفتوگۆ دەردە دڵەکەین بۆی چی هەیە لە دڵیا ئێمە هاتوین بۆ ئەوەی کەوای گوێبیستی بین و ئەو شتانەی خەم و ئازاری ژیانی خۆی بۆ ئێمە باسکاو و بگەێنین بە ئێوە و هاوکارەکانی شتام گازە ئەم خاتونە بەڕێزە دادەگیان سەلام عەلەیکوم. سەلام بە خێراتتانەکەم دەستخۆشیتان لێکم لە کەناڵەکەتان و دەستخۆشی لەو خێرخوازانەکەم کە یارمەتی فەقیر و هەژارانەدەن. زۆر سپاس بە نایوانیشەوە. وەڵی من و باوکم و دایکم بەیەکەوە ئەژین بەس من خۆم لە تەمەنی 2 ساڵە قاچم توش ئێسکەنەرمە بووە. ئیسا پێویستیم بە دەروی وڵاتە تقریبان 7 ساڵە دکتۆر لیژنەی بۆم گرۆتەوە لە سلێمانی نەمتوانیوە دەرچم بۆ دەروی وڵات ئەمەیان بۆم دروست کردە بۆی پێی بڕۆم. ئیسا هەتا بەر دەرگاکە ئەڕۆم ئەمە نەکەم ناتوانم دەستم شکاوە قاچم شکاوە هەمووی خواگەلەوە تا ئێستاکەمە دکتۆر بۆ میدانەوە. اینجا وتیان ئەمە بەکاربێن هەتا ئەچیتە دەرەوەی وڵات لەوێ ئەبێ هەموو ڕۆژێ ئیستا عیلاج تەبیعی بکەم. ئیسا نەمتوانیەوە 5 مانگە بڕۆم قاچم خراپتر بووە لەبەر بێ پارەی یەک ڕۆژێ 50,000 25 بۆ قسەیارە و 25 لێ لێمەسەنن لە 4 باغ لە سلێمانی. بەڵێ ینی تۆ بێ هەموو ڕۆژێ بڕۆیتە سلێمانی و بیتەوە ئەبێ هەموو ڕۆژێ هاتوو چۆ هەتا وەکو ئەچیت ئەمەلیاتەکەی لە دەروی وڵات و چارەسەرێکە وەرەگری هەتا ئەو کاتە ئەبێ من ئەمە بەکاربێن و عیلاج تەبیعی بکەم. بەڵێ دکتۆر پێویستی هیچ چارەسەرێکی نییە لێرە؟ وەڵە نەوەڵاوتیان بەس دەبێ عیلاج تەبیعی بکەیت و ئەمە بەکاربێنی ئیتر ئەگەر نەڕۆی هەتا مرد نەبێ ئاوا بیت ئیتر منیش داوا لە خێرخوازانەکەم یارمەتی تۆ پێم بڵێ چۆنی هەڵسو کەوتەکەیت ئەڕۆیتە دەرەوایی تە ژوورەوە لە ماڵەوە لەگەانە دەست نێژەڵە یانی تۆ بەردەوام لە ماڵەوە پێویستە بە هاوکاری کەسێکە بۆی بتوانی هەڵسو کەوتیش بکەیت. ئەرەوڵە زۆرێکەوم جوانم مستەقەت بوو. ئینشاءڵڵا باشە بی و هاوکاری پێدا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە لەبەر ئەوەی کە خێرخوازان لێرەوە تۆ ئەبینن دڵنیا بە خوای گەورە دەرگای بە ڕەحمەت بە ئێوە بەڕووی ئێوە ئەکرێتەوە. مامەگیان تۆ هەست چۆنە کابینی ڕۆڵەکە و بەم شێوەیە لە ماڵەکە تەنانەت ناتوانێت بەبێ هاوکاری دایکیان هەڵسو کەوت بکە چیم هەبوو بزم چاماخەت کە چانێک بوو بزمە سەنەش بەخوا ئارە بەخوای گەورە. تۆ ماگانە ئەگەر هەموو ڕۆژێک هاتوچووی دکتۆر بکەیت و عیلاج تەبیعی وەربگری بە کۆی مانگەکە چنێک ڕۆژ ڕۆژتومە ئەوش یارمەتی میاندان خێرخواز تقریبا ملیۆنێکی تێچوو بەدە ڕۆژ 1 ملیۆن بەخوا ئیتر نەچوومە لەو ساوە تقریبا وە حەوماش مانگە من نەچوومە بۆ عیلاج تەبیعی قاچم بەس خراپترە ئەکەوم نەرمە قاچم. بەڵێ ماوەی چنێکە پێیانوتی تۆ بێ بچێ و چارەسەری وەرگری لە دەرەوەی وڵات 2019 لە 2019 بەتوان و کەس خێرخوازوشتم نەناسیوە تا ئیسیانی لەو کاتەوە نەوتوانیوە هەر بڕۆیت. ئاروەڵا نەمتوانیم. ئەی چۆنی ڕۆژتوی بە بەردەوامی بۆ عیلاج تەبیعی؟ نەبەخوا نەمتوان ناڵم 10 ڕۆژ ڕۆیشتومە توانام نییە بەس ئەڵێ قاچت خراپتر بوو دکتەرە کاچم بۆ فەحز ئەڵێ عیلاج تەبیعیکەی زنۆ بێتەوە خوێنی بۆ ناڕوا قاچم. ئێستا خوێنی بۆ ناڕوا قاچ خراپتر بۆ لە دوای کە کەوتووی ساردیشە بێ قاچم ئەکەوم زوو ئەوە گۆی کە ئێستا ماڵی ئێوەمان بینی ماڵێکی
بەتەواتی شپرزەیە و بەڕاستی گونجاو نییە بۆ ئەو بارودۆخەی تۆ بۆ هەڵسوکەوتی تۆ ژیانکردنی تۆ شوێنێکی تایبەت نییە یعنی بۆ ئەوی کە بتوانی بە ئیسراحەت هەڵسوکەوت کێ یان بچیتە دەرەوە یعنی بەڕاستی تۆ بەتەواتی پێویستە بە هاوکاریە ئەوەی کە ئێمە بینیمان هیچیش گونجاو نییە بۆ ژیانی تۆ. دکتۆر ئەمەی بۆم داناوتی بەیانە بێ هەموو ڕۆژێ ئەمە 2 سعات پێی بڕۆی لە ناو ماڵە شوێنەکەی شت تەخت بێ بەڵام بەخوا وەکو پێویست بەکاری نایەن لەبەرەوەی کە ماڵان ئەگە بچمە دەرەوەیش دەستمەگرێت دایکم جاریان خوشکەکەی ترم بێ بە میوانی بچم بۆ شوێنێ ئەگە تەخت بێ باشترە بۆ خۆم ئەیکەمە پام قورسیشە بەس باشترە بەس بەخوا ناتوانم کوجێ هەیە تا بگەڕێم لە ماڵەوە ناتوانانی دکتۆر تەنانەت هەر ئەوەیەکە علاجی حوشەیە گەورە بێ ئابەز بۆی قاتم زن و بێتەوە عیلاج تەبیعیەکەم و ئەمە بەکاربێنم ئەگە بگەمە دەروی وڵات دەستخۆشی لەو خێرخوازاناکەم لەبەری قاتم نەپوکێتەوە چارەسەر وەرگرم بێشمەوە کێشەم نییە بەس بڕۆم چارەسەر وەرگرم. تۆ پێیان وتویت هەتا کەی ئەبێت ئەم عیلاج بچیتە دەرەوەی وڵات کاتیان بۆ دیاری وتیان بەس ئەبێ عیلاج تەبیعی نەکەیت خراپترە بیت و ئەگەری هەیە لەسەر جێگا بکەویت یعنی تۆ گەر عیلاجەکانی ئەوەی هەیە کە ئەم ڕۆیشتنەکە مەشن نەمێنێ. ئێستا 6 مانگە نەچوومە قاچم زۆر خراپە باری کە بێ و ئەم سەر ئەژنۆیم بێهێز دەبێ ئیتر ئەکەوم زۆر هۆکاری وەکی هێزکە بەڵێ زۆر ئەو قاچەم نەرمە وەگەم قاچەی ترم نییە بێهێز دەبێت تااقەتە هەر ئەوەسمە پاوە کاتێک گەزانم ئەکەوم ئاگەم لە خۆم نییە ئیتر دەست مەشکێ پەنجە مەشکێ هەر شوێنێکم بشکێ ئەشکێ ئەوەیە ژیانم خۆ ئاگادارە. سەرچاوی بژێوی ژیانتان چییە؟ چۆنی و پێویستەکانی ژیانتان دابینەکەن؟ یەک کەسێ نییە یعنی بۆ ئیشمان بۆ بکات لە ماڵەوەر من و خۆم و دایکمین من کە مندامێکمێ بۆ ئەژین باوکشم نابینایە دایکیشم هەر بورانەوەی لەگەڵایە بەخوا بەحە بەخوا ئیتر ئەوە ژیانمانە کەس نیاوکاریمان بکە هەر خوا ئەو کە مندامی و تەواو. مامەگیان پێمان بڵێت تۆ لە ڕەمەزانی پیرۆزە ئەتوانی بە ڕۆژ و بیت؟ وڵی بە منیاگو پێمە بەوتم با بمرە من بەیانێ مرمەسمە خاکەوە چۆن بەڕوو نابم وڵی شوێنەکەم بار بێ بەتەمای خەونی بەتەمای زیکری خۆم ئەرە بەتەمای تاعاتم وڵی بەڕاستی ئەڵێم خوایە تۆ ببێ لە هەموو ناحبشمان ڕەحمانیەکەی ڕەحمدا هەموو ئیسلامیەکەی بەخوا هەر دوعاکەم بۆ هەموو ئیسلام خوایە. ئەی پێم بڵێت تۆ کە بە ڕۆژوە بیت ئێواران پێویستیەکانتان هەیە کە ڕۆژووی پێ بشکێنن خواردن و لە پاشێواناچی ئەخۆن؟ وڵایی ئاو نان و قلێ سەبوون و ئیتر ئەمانە خۆم کە هەتا ئێوارە خۆم ڕاگیرکەم ئەنی پاشێوان ئێوە ئەوانە بەخوا من حەزەکەم نەوەسم تاعاتکەم لە مناوی ئەمنە خەریکە زیکری خوا بوومە تۆ بەبێ ئەسافی لەڵدا بەتەمام ئەگە ساغ بم شوێنەکەم فەرا بێ یعنی کەس نەزانێت لە شوێنێکە زیکری خوا بکەم بەسەمە حەز نییە ناکەم بۆستم. چیتان بۆ بکەین هاوکاری چیتان وڵی هاوکاریمان بەش کن لەم سەغڵەتیە ڕزگار بی داواکاری ئەوەیە هاوکاری کچە جوانەکەتان بکەن خانوتان بۆ دابیکەن. وەڵا گەلێ مەمنوو خوایەکەتان مەمنون ئێوەم دوعای خێستا بۆکەم خوایە لیان خۆر بی سەر بینەمە عەند بۆتان. مامەگیان ئینشاڵڵا خوای گەورە دەریخێر و بەڕەحمەتان لێ کاتەوە کچە جوانەکەتان شیفای بۆ ئەنێرێت و چاکە بێتەوە و ئێوەش لەم خانووە ئەچنە شوێنێکی زۆر باشتر ئینشاءڵڵا ئێوەش زۆر باشە بن و پێویستان تەنها بە هاوکاری خوای گەورە بە پێویستان بە هیچ کەسێک نابێت پشت بە خوای گەورە. ساگەن پێمان بڵێ ئێوە چۆنچۆنی گەشتن بەم خێزانە و دەستنیشانتان کردوون بۆی کەەوە هاوکاری بکرێن لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە. دەستان خۆش بە سوپاس بۆ ئامادەبوونتان تەبەن ئێمە لە دەستگای بەخشین لە ئەنجومەنی تەکی کۆمەڵی دادگەری بەردەوام
چاوژیر دەکەینەوە بۆ ماڵێک کە وەزعی خراپ بێ وەزعان ینی پێویستیان بە هاوکاری بێ بۆ یەکێک لەو ماڵانە ئەم ماڵی ئیمام ساڵح کە دەستنیشان کرا بۆی کەەوە هاوکاری بکرێن و ئاگامان لیان بێ کە ئەمڕۆ جەنابتان تەشریفتان هێناوە بۆ ئێرە ئەم ماڵە هەم خاوەن پێداویستی تایبەتیان هەیە هەم کچەکەی کەەوە ناتوانێت وەک پێویست تووشی نەخۆشیێک بوو کە خۆتان بینیتان و مام ساڵحەژەوە وەزعێتی لە ڕووی نابینایە و خۆدایکشیان وەزعی تەواو نییە لەگەڵ ئەوەشدا کە دەبینی ئێستا خانوویەکیان هەیە خانۆکەیان 100 مەترە لەگەڵ ئەوەش کە 100 مەترە هی خۆشیان نییە لەگەڵ هی خۆشیان نییە خانۆکەش خراپە و تکە ئەکا و بۆیە ئەمە وەزعی ئەم ماڵەیە کە لە نزیکەوە بەڕێستان بینیتان ئێوە بەردەوام لەگەڵ ئەم خێزانانیان و بەردەوام لەگەڵ ئەمانەن باردۆخیان زیاتر تێگەن و لە نزیکەوە ئاگاداریانن بە ئێمەش وە با خێرخوازانیش بڵێ ئەم جۆرە خێزانە و ئەم خێزانە بە تایبەتی ئەم خوشکە بەڕێزە پێویستی بە هاوکاریە و چ جۆرە هاوکاریەکی بکرێت تا بارودۆخی ژیانیان باشتر ببێت بەڵێ وڵاهی طبعا لە خێزانێکەوە بۆ خێزانی کە دەورە بینێ ئێستا ئەمان هەم نەخۆشیان هەیە کە پێویستی بە چارەسەرکردنە چونکە ئەم جۆرە نەخۆشیە ئەگە چارەسەر نەکرێ وردە وردە تەواو لە پێدەکەوێ ینی ئێستا ئەگە وزەیەکی تێدا بێ ئەو وزەیەشی نامێنێ هەرەوە دکتۆرە بەڕێزەکان دەزانن چونکە ئەمە احتیمالە دەمار بێ دەماری قاچی ئەم ئافرەتە دەماری خوێنی لەوانەیە گیرابیان هەرش بابەتێکی تری بێ بۆیە بەڕاستی پێویستی بە چارەسەرکردنی پزیشکیە لەلایەکەوە لەلایەکی کەشەوە بەڕاستی خێرخوازان کە ئەلحەمدولە من سوپاسی خێرخوازانەکەین بەردەوام هاوکارمان بوونە بەردەوام بەدەم دەستگای بەخشین و تێکڕایی ناوەندە و ڕێکخرا و حیزبەوە هاتوونە بۆی کەوا خەڵکی لەم نەهامەتیانە ڕزگار بکەن بۆیە من داوا لە خێرخوازانش دەکەم بۆی کەوا ئەمان ئەگەر خانوویەکی خۆشیان هەبێ ئەگەر 100 مەترش بێ بەسی خۆیان بێ بەڕاستی ئەتوانن هەرسێکیان تەواو ژیانیان ئاسوودە بێت تێیدا و ژیانێکی خۆ لەم تەمەنەیە لەم تەمەنی پیری و پەککەوتن و نەخۆشیە ئینسان پێویستی بە خانوویەکە کە بە کەڵک بێ چونکە ئەمان ئێستا لە وەزعەکان سەر ئاویان لە دەرەوەیە کە سەرما دەبێ ئەوە هەر خۆی ناڕەحەتی بۆ کەسێکی پەککەوتە و کەسێکە قاچی نەبێ بەڕاستی ناخۆشە لە کاتێکە ئەمان شوێنێکیان نی قاپوشتی تێدا بشۆن ئەمانە مەخسەلێکیان هیچێکیان کە نەخۆشە بەهۆی ئەوەی کە ماڵەوەیان بە کەڵک ناتەنان ناتوانێت هیچیان نییە ئەمە گریمان ئێستا زۆرجار کەسێکی نەخۆشە لەسەر عارەبانە لەناو خانووە دەگەڕێ بۆ خۆی بەڵام ئەم شوێنی هیچی نییە کەم ئافرەتە تێیدا جۆڵەیە بکە بۆیە بەڕاستی داوامان لە خێرخوازان هەیەکەوە هاوکار بن و بەدەم ئەم خانەوادەیە بن لە ناحیتەکیە کە وەزعیان بەو شێوازە خراپە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی جێگاوە کە شوێنێکیان بۆ دابین بکرێ ومێدەواری ئینشاڵڵا ئەم مانگەش کە مانگی بەرەکەتە مانگی بەخشینە مانگی هاوکاریە مانگی بەدەمەوە چوونە خی گەورە بیکاتە مای خێر بۆ هەموو لایەک و بە تایبەتش بۆم خێزانی کە ئێوە بەرنامەتان بۆی کردو و ئینشاڵڵا بەدەمیانەوە بچن ئامین دەست و چاو خۆش زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بووی ئەمڕۆ و ئەم خێزانە بەڕێزەش هاوکاریان پێ بگەینین ئینشاڵڵا. بەڕێزان ئەوەی گوێبیستی بوون چیرۆکی ناخەشێنی ئەم خێزانە بەڕێزە و ئەم خاتونە بەڕێزەیەکەوە پێویستی بە هاوکاری و دەستگیرۆیەکانی ئێوەیە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانی پیرۆزە چۆن خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی خۆی ئەڕژێنێ بەسەرمانە لەم مانگە پیرۆزەیە ئێوەش دەستگیری و هاوکاری ئەم خێزانە بەڕێزە بکەن تاکو بارودۆخی ژیانیان باشتر بێت و ببنە هۆکاری چارەسەری ئەم خاتونە بەڕێزە و لەم شوێنە ناخۆش و پرزەحمەتیە بتوانن خانوویەکیان هەبێت ماڵێکیان هەبێت تاکو بتوانن بە دڵێکی ئاسوودە و بە لەشێکی ساغەوەتەی دانیشن و دڵخۆش و بەختەوەر بن. مامۆستا داودگان هاوکاریەکەتان کەوا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ ئەم خێزانە بەڕێزە دابینتان کردووە ئەگەر شتێکتان هەیە پێمانی بڵێن و هاوکاریەکەیان پێشکەشکەن لە ڕێگەی خۆتانەوە. بەڵێ دادەپیان دەستان خۆش بکە لە سلێمان ئەرکان کێشاوە دیارە بەخشین لە ڕابردووشدا وایە بۆ خەڵکی هەژار و یەتیم و ئەوانە ئینشاءڵڵا ئەمجارش ئومێدمان وایە لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە هەرچەندە ئێمە هاوکاریی کەممان بۆم عایلە بەڕێزە هێناوە کە بەڕاستی جێی خۆیەتی ئەوڕێکیان لێ بدرێتەوە ئینشاءڵڵا ئومێدمان وایە لە ڕێی ئەم بەرنامەیەوە خێرومەندان و خێرخوازانی کوردستان بەدەم عایلەوە بێن هەم بتوانن خانوویەک لانەیەکیان هەبێ
لەم ئاخری تەمەنای تێدا بەخۆشی بژێن و هەم بتوان ئەم خوشکە بەڕێزشمان چارەسەرێکی بۆ بکرێت چکە بەڕاستی دەردەخۆت وتێت ماڵێکی ناخەژێنە و زۆریش پێویستان بە هاوکاریە خی گەورە ئیشەڵە ڕێی خێرخوازەوە دەروێکیان لێ ئەکاتەوە ئێمەش ئەم یارمەتیان پێشکەش دەکەین هەچەند یارمەتی کەمە ئیشەڵە ئومێدمان وایە شتی زیاتری بەدواوی بۆم عیلە بەڕێزە ئەمە بێتە سەرچاوی هاوکاری زیاتر بۆ ئەم خێزانە بەڕێزە و ئینشەڵڵا خوشکی من فەرمونون خۆی گەورە سەلامەتکان لە خزمەتتانێ